ئێمە دەستمان کرد بە گۆڕینی تابلۆیەکان بەو سیستەمەی کە ئێستا کاری پێ دەکرێتن لە هەموو عێراق و هەرێمی کوردستان کە سیستەمێکی یەکگرتووی گشتگیرە. ئەو تابلۆیە نوێی کە ئێستا هاتیە ئەمە پلێتەکەیتی بە دیزاینێکی زۆر جوان دروست کراوە بە هیچ شێوەیەک مەجالی ساختەکاری نییە. ئەو تابلۆیە یەکێک لە خصوصیەتەکانی ئەوەیە کە سکیوریتی زۆر بەهێزەواتە دەستکاریکردن و لاساییکردنەوەی زۆر زەحمەتە. هاوڵاتیان کەوانی کە سەردانمان دەکەن بۆ بەستی دەرهێنانی مۆڵەتی نێودەوڵەتی ئەو ژمارەی ئێستا کە باسی لێوە دەکرێت کە جێبەجێ دەکرێت ئەم تابلۆیە ڕەنگە لە داهاتوو ئینشاڵڵا کاری پێ بکرێ و بەکاریش بێت بە سەفەری دەرەوەی وڵاتیش. پاڵپشت با ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2022 وەزارەتی ناوخۆ دەستکرا بە گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیلەکان بە پێوە سیستمەیە گرتووە گشتگیرەی لە هەمووی عێراق کاری پێدەکرێت لەگەڵ پاراستن و ڕاچاوکردنی تایبەتمەندی هەرێمی کوردستان کە لەو سیستمە تازە ناوی کوردستان بە KR هەرێمی کوردستان نووسراوە. بەرنامەی ترافیک لە مەڵقەیەدا تەواوی وردەکاری و ڕێکار و ڕێنمایەکان سەبارەت بە سیستمی تابلۆی ئۆتۆمبیل باس دەکات و بە شێوەیەکی مەیدانی تەواوی چۆنیەتی گۆڕین و ڕێکارەکان نیشان دەدەین کە چەندین زانیاری نوێی تێدایە. هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵەکە هاتوچۆی هەولێر چەند دەنگۆیەک ڕەت دەکاتەوە. ترافیک تەواوی زانێرەکان دەخاتە ڕوو. سەرەتا دەچینە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر. ئەو بەڕێوەبەرایەتیە وەک شارێکی مۆدێرن وایە بۆ خزمەتکردن بە شۆفێران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سەرجەم عێراق. بە یەکێک لە باشترین بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ لەسەر ئاستی عێراق و ناوچەکە دادەنرێت. ئەو هەموو پێشکەوتن و سیستمە خزمەتگوزاریانە لەلایەن کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتی هاوڵاتیان پێشکەشی کردووە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین خزمەتگوزاری هاتوچۆ سیستمی پێشکەوتووی با قازانجی هاوڵاتیان لە سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان دابین کردووە تا بە زووترین کات و بە باشترین کواڵەتی خزمەتگوزاریەکان پێشکەش بە هاوڵاتیان کرد. گوتەبێژی هاتوچۆی هەولێر لەبارەی پێدانی تابلۆی نوێی ئۆتۆمبیل زانیاری تازە دەخاتە ڕوو باس لە گۆڕینی تابلۆ و هۆکارەکانی دەکات. طبعاً پاڵپشت بە ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2022 وەزارەتی ناوخۆ ئێمە دەستمان کرد بە گۆڕینی تابلۆیەکان بەو سیستەمەی کە ئێستا کاری پێ دەکرێتن لە هەموو عێراق و هەرێمی کوردستان کە سیستەمێکی یەکگرتووی گشتگیرە. واتە ئەو تابلۆیە کە لە بەسڕە چاپ دەکرێتەوە ئەوەی لە بەغداد چاپ دەکرێتن و ئەوەی لە هەرێمی کوردستان چاپ دەکرێتن هەمووی بەیەک شێوە دەبێتن لەگەڵ احتیفاظکردن بە خصوصیت و تایبەتمەندێتی هەرێمی کوردستان کە لەسەر سەرجەم تابلۆکانی هەرێمی کوردستان هەولێر دۆک سلێمانی کە لەو سیستەمە تازە هەڵەبجەی شیرینیشی تێدایە خصوصیەتی خۆی هەیە کە لە ژێر ناوی کوردکراوی عێراق کە دەنووسێتن IRQ کەی ئاریش دەنووسێت واتە کوردستان ڕیجین کە دەکاتە هەرێمی کوردستان. ئەو تابلۆیە ئێمە ئێستا کە دەستمان پێکردووە تەنها لە بۆ ژمارە کاتێ لە بۆ دوای جەژن یاخود لە ماوەیەکی نزیکدا ئینشاءڵڵا لە بۆ سەرجەم ئۆتۆمبیلەکان بەردەست دەبێتن کە ئەو تابلۆیە یەکێک لە خصوصیەتەکانی ئەوەیە کە سکیوریتی زۆر بەهێزەواتە دەستکاریکردن و لاساییکردنەوەی زۆر زەحمەتە بێجگە لەوەش کە لە بۆ سەرجەم ئۆتۆمبیلەکان تایبەت بار هەڵگر کرێ
بیناسازی هەمووی بە یەک شێوەیە کە ڕەنگی سپیە و بەڕەژە سەر دەنووسێتن تاکە جیاکەرەوە لە نێوان جۆرەکانی ئۆتۆمبیلەوەیە کە لەو لاچەشەی کە ناوی عێراق و هەرێمی کوردستان نووسراوە لە بۆ ئۆتۆمبیلە تایبەتەکان هەروەکو خۆی سپیە لە بۆ کرێش دەبێتن بە ڕەنگی سوور ئەو لاچێشە بچووکە لە بۆ ئۆتۆمبیلی بارارگریش دەبێتن بە زەرد بیناسازی و کشتتوکاریش دەبێتن بە سەوز. دەچینە هۆبەی پێدان و چاپکردنی تابلۆی ئۆتۆمبیل لە هاتوچۆی هەولێر کە بە باشترین و پێشکەوتوترین ئامێر دادەڕێت و لە ماوەی چەند چرکەیەک تابلۆ چاپ دەکەن. هەر کەسێک ساڵنامەی ئۆتۆمبیلی بەسەر نەچوو بێت ناچار نییە تابلۆکەی بگۆڕێت. دوای ڕێکەوتنی نێوان هاتوچەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەبارەی تابلۆی نوێی ئۆتۆمبیل لە ڕێکەوتی 25/4/2022 یەکەم تابلۆ بە سیستمی نوێی هەولێر چاپکرا و دەستکرا بە پێدانی تابلۆی تازە بە ژمارەکاتی. تابلۆی ئۆتۆمبیل لە 5 ژمارە و 1 پیتپێک دێتکە بە ئینگلیزی نووسراوە کە هاوشێوی وڵاتانی پێشکەوتوو سیستمەکە هەمووی عێراق دەگرێتەوە. هاوکات تایبەتمەندی هەرێمی کوردستان لەسەر تابلۆکە دیاری کراوە کە لە لای چەپی تابلۆکە کورتکراوی ناوی عێراقەیە لە ژێرەشکردکراوی ناوی هەرێمی کوردستان و شارەکان هەیە. ڕای دێمن بەرپرسی هۆبەی تابلۆکان بۆ ترافیک باس لە چۆنیتی گۆڕین و بەهێزی ئەم تابلۆیە دەکات کە بە هیچ شێوەیەک دەستکاری ناکرێت. ئێمە وەکو بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر هۆبەی تابلۆیەکان هەر هاوڵاتیەک کاتێکە دێتە ناو هۆبەی تابلۆیەکان ئێمە هەوڵ دەدەن لە کەمترین ماوەدا کارەکان بۆ تەواو بکەین و ڕاینەگرین ئەو ماوەیەش کە لە هۆبەی تابلۆیەکان دەبنێتەوە هاوڵاتی چارەگە سەعاتێک زیاتر نییە بە باشترین شێوە بەڕێ دەکەین و کاتێک کە ژمارەکەی بۆ چاپ دەکەین و لە ماوەی چارەگە سەعاتێک لۆ لە ئۆتۆمبیلەکەی دەدەین و بەڕێ دەکەین. ئەو تابلۆیە ئەو تابلۆیە نوێی کە ئێستا هاتیە ئەمە پلێتەکەیتی بە دیزاینێکی زۆر جوان دروست کراوە بە هیچ شێوەیەک مەجالی ساختەکاری نییە چونکە هەندێک نیشانە و ئاڕمی حکوومەتی هەرێمی لەسەر ئەوانە بە هیچ شێوەیەکی ساختەی ناکرێ پلێتێکی زۆر جوانە و بە شێوەیەکی زۆر باش دروست کراوە. ئێمە سەرەتا ئەو تابلۆیە نوێیانە تەنها بۆ ئەو ژمارە ئەو ئۆتۆمبیلانە کە ژمارەیان کاتیە دەدەینە ئەو ئۆتۆمبیلانە ئەو وەکو سەرەتایەک پاشان بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ ئۆتۆمبیلەکانی باڵ هەرگر و کرێ و ئەوانەش پێیان دەدەین ئینشاڵڵا لەو نزیکان. کاتێک لە بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر بەشی ئایتی کۆمپیوتەر ئەو ژمارەی کە بۆ هاوڵاتی دەردەچی بە شێوەی کۆمپیوتەری واتە عەشوایی سیستەمەکە بۆ هاوڵاتی دەرەچی ئەو کاتێک ئەو ژمارە دەرەچی ئەو ژمارە بۆ ئێمە دەدرێت 10 ساڵاتی بۆ ئێمە دێنی ئێمەش پلێتی بۆ حازر دەکەین و بۆی چاپ دەکەین لەسەر ئەو ژمارەی کە بۆی دەرچووە بە شێوەیەکی کۆمپیوتەری. پاشان ئەو ئامێرانێک کە ئێستا دەیبینن لەلایەن وەزارەتی ناوخۆ دابین کراوە بە باشترین ئامێرن کە بۆ چاپکردنی ژمارەی ئۆتۆمبیل تەرخان کراوە. هەموو ئامێرەکان پێشکەوتونە ئامێری ئەڵمانینە
بە زووترین کات لە ماوەی کەمتر لە 30 چرکە ژمارەکەمان بۆ دەستنیشان دەکا و چاپ دەکا و پاشان ڕەنجی دەکەین. خۆی طبعا ئێمە ئێستا معقولە لەو ناو وڵاتێک داینە بە دوو جۆر یاخود بە سێ جۆر تابلو دەربچێتن ئەوەی ئێستا کاری پێدەکرا ئەوە بووە ئەوەی کە ئەو مبادرەی پێشکەش کرد لە بۆ حکوومەتی فێدرالیش وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەوەی کە هاوڵاتیانی ئێمە کێشان لە بۆ دروست دەبوو چ لە شارەکان ناوەڕاست و خواری عراق چ لە وڵاتانی دەوروبەر کاتێک کە سەفەریان دەکرد چونکە تابلۆیەکەی ئێمە سیستەمە کۆنەکە بوو کە بە ژمارەی عەرەبی لەسەری نووسرا بۆیە لە وڵاتانی دەوروبەر کە نەدەخوێنرایەوە هاوڵاتی ئێمە مولزەم دەبوو سەر لە نوێ بەهات بە معاملەی بکردبا و تابلۆیەکی تازەی بەستە بە کە تابلۆیەکی ئینگلیزی بوو ئەو تابلۆی ئینگلیزیش لە شارەکانی ناوەڕاست خواری عێراق ئەو جارە کێشەر بۆ هاوڵاتیەکان دروست دەبوو کاتێک کە سەفەریان دەکرد بەپێی ئەوەی کە ئەو جۆرە تابلۆیە معتەرەف نەبوو لای ئەوان بەڵام ئەو سیستەمەی ئێستا کە هەمووی بەیەکەوەیە هیچ کێشەرە بە هاوڵاتیانمان دروست نابێت چ سەفەر بکەن چ لە بۆ شارەکانی ناوەڕاست و خواری عێراق بێت. ئەو ڕقەمە پێویست بە گۆڕین ناکە بە هیچ شێوەیەک چونکە ئێستا چۆن ئۆتۆمبیلێکی وڵاتێکی ئەوروپی سەفەر دەکات بە تابلۆیەکەی خۆی بۆ چێن دەردەیەوێتن ئەوەش بە هەمان شێوەیە چونکە نووسینەکەی سەری بە ستانداردێکی جیهانیە بەر لە هەموو شتێک بێجگەلەوەش هەمووی بە ژمارەی ئینگلیزی دەنووسێت بە هیچ شێوەیەک نووسین و شتی عەرەبی لەسەر نیە. طبعا هاوڵاتی ئەمە بەو تابلۆی دەتوانێت سەفەری وڵاتانی دەوروبەر و تورکیا و ئیران و تەنانەت وڵاتانی ئەوروپیش بکاتن بەبێ ئەوەی تابلۆیەکەی دەستکاری بکاتن یاخود بیگۆڕێتن. ئەفسەری هاتوچۆی هەولێر لە بەشی دەرهێنانی مۆڵەتی نێودوڵەتی بۆ ترافیک پاسدەوڕەکارانە دەکات کە ئەوانەی دێن بۆ دەرهێنانی مۆڵەتی نێودوڵەتی. هاوڵاتیان کەوانی کە سەردانمان دەکەن بۆ بەستی دەرهێنانی مۆڵەتی نێودوڵەتی ئەوانەی زیاتر ئارەزووی سەفەریان هەیە بە مەبەستی خوێندنبی یاخود سیاحەت بی پێ سەردانمان دەکەن ئەو پێویستانی کە پێویستە پێوی هاوڵاتی جەواز سەفەری دەبی بەسەر نەچوو بیتن هەروەها مۆڵەتەکەی بەسەر نەچووبی مۆڵەتیشی هەبی لێ لایمە تەقدیم دەکاتن لەگەرەوەش کە مۆڵەتەکەی پێ دەدەین ئینشاڵڵا مۆڵەتی نێودوڵەتی هاوڵاتیان دەتوانن سەردانی نەوحاتیش بکەن بۆ بەستی گۆڕینی تابلۆی بۆ ئەوەی سوود لێ ببینن لە دەرەوەی هەرێم لە وڵاتانی بابرێن دەرەوەی هەرێم بابرێن وەکو تورکیا ئێرانە وڵاتانی ئەوروپیە. بێگومان ئەو زوو تەواوکردنەش ئەوەش هەمووش لە بەرژۆندی هاوڵاتیدایە وا دەکە هاوڵاتی زۆر چاوەڕێ نەکە بۆ کە ژمارەکەی چاپ بکەین بە زووترین کات بۆ چاپ دەکەین. ئێستا ئەمە لە لێرە
تەنها ژمارەکانمان نەخشەکەمان دیارە کرد ئێستا لە ماوەیەکی کەم بۆی ڕنگ دەکەین ئەنی واتە ڕەنجی ڕەشی لێ دەکەین. بێگومان ئەو تابلوێش هەر چار پارێزگای حکوومەتی هەرێمی کوردستان جیا کرایەوە ئەوش بە لە بن عێراقی نووسرا KR واتە حکوومەتی هەرێمی کوردستان جیا کراتەوە لەگە پارێزەکانی تری عێراق. سەبارەت بە بەو 22 ئەو 22 تایبەتە بە پارێزگای هەولێر 22 واتە لە شوێنی ناوی پارێزگای هەولێرە دانرا ژمارە 21 تایبەتە بە پارێزگای سلێمانی و 24 تایبەتە پارێزگای دۆک 23 تایبەتە پارێزگای هەڵەبجە و بەنسبەت ئەو حرفانەی کە هاوڵاتی هەیە دەپرسی ئایا بچی حرفە زیادکرا ئەو حرفە لەبەر ئەوە زیادکراوە چکە ئەوە سیستەمێکی جیهانیە لە هەموو جیان پەیڕۆ دەکرێت ئەو ژمارە حرفیە ئەو لەبەر ئەوەشە ئەگەر بێتەوە ئەو حرفە نەبی ئێستا پارێزگای هەولێر نزیکەی ئێمە لە 750,000 تابلۆ تایبەت نزیک دەبینەوە لە ماوەی ساڵێک تر ئەوە نزیکەی دەبۆ 1 ملیۆن کە بۆ 1 ملیۆن دەبوو 7 ڕقم 7 ڕقمیش لە هیچ پلێتش جێنابتەوە لەبەر ئەوە سیستەمی حرفی دانرا ئەو سیستەمی حرفی وا دەکات ژمارەی تکرار هەبی و ژمارەکانیش لە 5 ژمارە زیاتر نەبی 1 2 3 4 5 لە 5 ژمارە زیاتر نابی هەم پاشان ئەگەر هەبی تکرار دەبی ینی حرفەکە بەس حرفەکە تکرار نابی. أحمد إبراهيم أحمد إبراهيم مرتين طبعا یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو سیستەمە تازای تابلو ئەوەیە کە ئێستا لە زۆربەی زۆری وڵاتانی جیهانەکە دیقەتان دابێتن لەسەر تابلوەکان ناوی شارەکان نیە تەنها ناوی وڵاتەکە هەیە جا ئەو سیستەمە ئێستاش بە هیچ شێوەیەک ناوی شاری لەسەر نییە لە جیاتی شار کۆدێک دانراوە ئێمە لە بۆ شارەکانی هەرێمی کوردستان 4 کۆد دانراوە کە لە بە 21 دەست پێ دەکاتن و بە 24ش کۆتایی دێ بۆ شاری سلێمانی کۆدی 21 دانراوە بۆ شاری هەولێر 22 بۆ هەڵەبجە 23 و لە بۆ شاری دۆژش کۆدی ژمارە 24 دانراوە. لە بۆ ئەوی بارقورسی لەسەر هاوڵاتیان دروست نەبێتن ئێمە ئێستا حالیان تەنها لە بۆ ئۆتۆمبیلی ژمارەکاتی کاتێک کە تۆمار یەکەم جارێتی ئەو تابلۆی تازای پێدەدەین کە هیچ یعنی پێشتر چۆن ڕسوماتی وەردەژرا بە هەمان شێوە ڕسومات لەگە جیاوازیەکی زۆر کەمی ڕسومات ئەو تابلۆی تازای پێدەدرێتن بەنسبەت ئەو هاوڵاتیانەی کە طبعاەوان کە دوای جەژن دەستی پێ دەکەین کە سالیانەی ئۆتۆمبیلەکانیان بەسەر چووە کاتێک کە دێن سالیانە تازە بکەنەوە بە هەمان شێوە ناچاریان دەکەین کە تابلۆی تازەکە بەستن بەڵام هاوڵاتی حەزی لەو تابلۆیە سالیانەکەشی بەسەر نەچووە ئەویش دەتوانێتن بەڵام لەو حالەتە پێویست دەکاتن کە ڕسوماتی زیاتر بداتن چکە بەپێی ڕێنماییەکان دەڵێتن ئەو سیستەمەی تابلۆی کۆن کاری پێ دەکرێت تاکو ئەو ئۆتۆمبیلی کە تۆمار کراوە سالیانەکەی بەسەر دەچێتن لەو کاتە مولزەم دەکرێتن بە گۆڕینی تابلۆیەکەی بڕی ڕسوماتەکان ئەوەی ئێستا لە بۆ تابلۆی تازەکە لە بۆ ئۆتۆمبیلێکی ژمارەکاتی 6,000 ئەوەی پێشتر 50,000 بوو طبعاً بەپێی ئەوەی کە هەم کولفە و زۆری پلێتەکەی هەم سکیوریتی بەهێزترە یعنی بە کولفەیەکی زیاتر هاتەوە بۆ ڕسوماتەکەی بەرامبەری زیاترە سەبارەت بەوەی کە ئەوانەی کە دایانەوێت بە خۆیان بە ئارەزومەندانە بیگۆڕن بێگومان لە حالەتە دەبێتە مزعف یعنی ئەوەی کە سالیانەکەی بەسەر نەچوو بێتن لەبەر ئەوەی خۆی داوای دەکەوت خۆی حەزی لێ ساڵە ئەو لەو حالەتە بڕی ڕسوماتەکەی کە لێ وەردەژێتن مزعفە. ئێستا ئۆتۆمبیلێکمانەیە تابلۆیەکەی 6 ڕقمی لەسرە ئەو 6 ڕقەمە چی لێ دەوت چۆن گۆڕانکاری بەسەردادێتن تابلۆ کە بیخوێنیەوە لە چەپەوە لە بۆ ڕاستە 6 ڕقەمە لەو سیستەمە نوێیە ڕقەمی دووەم لا دەچێتن لە بۆ نمونە ئێستا ئۆتۆمبیلێک ژمارەکەی 47 لەو حالەتە چی لێ دێ هەفتی یەکەم لا دەبردرێتن پاش چارەکە واتە دەبێتە 447 لە بەرامبەرش چی دادەندرێتن پیت دادەندرێتن پیتمانێت لە ئەی دەست پێ دەکات و تاکو و زێت ئەوەشیان بپێ ئەو ژمارەیە کە لا دەبرێتن یعنی کاتێک کە 0 لا دەبرێتن ئەی دادەندرێتن کاتێک کە
یەک لا دەبدرێتن بیدا دەمدرێتن و بەهواشێ پێشتە دەنووسرا هەولێر هۆک سلێمانی بەڵام ئێستا دەنووسێتن 21 22 23 یعنی جیاکاریەکە لەوەیە کە بۆ دەزانیتەوە ئەویان هی شارێکە وەشتیان هی شارێکی. ئەو ڕقەمانەی کە پێشترە بە هاوڵاتی درا ئەوە دەستکاری ناکرێتن تاکو 5 ڕقەمیەکان یعنی واتە لە یەک تاکو 1999 بە هیچ شێوەیەک دەستکاری ناکرێت هەروەکو خۆی دەدرێتەوە بە هاوڵاتی لە بەرامبەری کە وەکو وتمان پیتەکان زیاد دەکرێت کە هەمووی پیتی ئەی لە بۆ دانراوە لە بۆ ئەوەی کە ژمارەی تایبەت بۆ کابرا بۆ خۆی کڕیوێتی ئەوانە هیچ دەستکارێکی ئەوتۆی ناکرێتن بە شێوەیەکە کە هاوڵاتی زەرمەند نەبێتن بێزگەلەوەش بەپێی ئەو بڵاو نامێت چۆن ئێستا لە زۆربیانە زۆری وڵاتان وایە کە تۆ دەتەوێت ژمارەیەکی جوان و تایبەت وەربگری بە پارەیە لەو سیستەمە تازەیە بە مەزاد دەفرۆشێتن بەپێی یاسای فرۆشتنی مڵک و ماڵی دەوڵەت طبعاً ماوە ماوەلیژ نەکۆ دەبێتەوە ئەو ژمارانەی کە ژمارە شازن و خەڵک حەزی لێ بیکڕێتن ئەوانە بە مەزادی عەلەنی دەفرۆشێت و هەر هاوڵاتێک دەتوانێت بیکڕێت. بەس لە چه حاڵەتێک نادرێتەوە خۆی ئەگە بێت و کاتێک کە ڕقەمی دووەم لا دەبین هەموو ڕقەمەکان بۆ یەک شێوە لە بۆ نمونە 444 ئەوە لە حاڵەتە نادرێتەوە خۆی دەچێتە ناومەزاد یان چی لێ دەکرێتن لە حاڵەتێک بە پێی ڕێنمایەکە ئەگەر بێت و لابردنی ڕقەمی دووەم بۆ هۆی ئەوەی کە هەموو ژمارەکانەوە چێک لێ بێتن لەو حاڵەتە خۆی ئۆتۆماتیکیان ژمارەی سێم لا دەباتن ئەگەر بێت لە ژمارەی سێمیش هەر وەکو یەکتر دەرچوو ئەوە دەدرێتە هاوڵاتی. وەزارەتی ناوخۆ بە بەردەوام لەسەر خەت بووە لە بۆ ئەوەی کە ئەو سیستەمە پەیڕۆ بکرێت و بێتەکایەوە چونکە زیاتر لە خەمخۆری وەزارەتی ناوخۆوە بۆ هاوڵاتی خۆمان کە کاتێک کە سەفەری دەکرد یاخود دەچێت تەنانەت شارەکانی ناوەڕاست و خاوەری عێراقیش بۆی ئەو تابلۆیە کێشەی بۆ دروست دەبوو بێجگەلەوەش ئەوە سیستەمێکی موحەدە یعنی کاتێک کە ئۆتۆمبیلی ئێمە دەچێتە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق حتا لە ڕووی سیکوریتیشەوە لە شەقامەوە لەوانە نەزانرێتنەوە ئۆتۆمبیلێکی هەرێمی کوردستانە یاخود هاوڵاتیەکی کوردە و لێ کێشەی لە بۆ دروست بێتن چکە زۆر جار حاڵەتی وا بووە لە بۆ نمونە ئۆتۆمبیلێکی ڕقم ئەربیل کە دەیانزانی خاوەنەکەی کوردە لەوانەیە کێشەی بۆ دروست بکراوە. لە تۆڕە کۆمەڵاتیەکان با چەندین شێوە باسی ڕسومات کراوە لە کاتێک زانیاریە دروستەکان بریتە لەوەی کە پێشتر ڕسومات 50,000 بوو ئێستا بووە 60,000 دینار لەبەر کۆڵێتی تێچووی زیاترە. هاتوچەی هەولێر ڕای دەگەێنێت کە لە ژمارە 1 تا 5 ژمارەی دەستکاری ناکرێت تەنها پیتی بۆ زیاد دەکرێت لە 6 ژمارەی لای چەپەوە دووەم ژمارە لا دەبرێت و پیتی بۆ زیاد دەکرێت.